بەس پێم بڵێ ئەو مۆزوعە چییە؟ ئەو مۆزوع لە تەلەفۆنی باز ناکرێت دەبی هەبێ مەکرد قسە لەگە بکەم. ئێرە مەرکەزە ئەوزە لەوێن دەری نییە ئەو قسانە نەکەی هەیە مام قسەی زیاد نەکەی بەڵام بەڕاستی شتێکی هەتا ئێستا لۆنگۆ باز نەکردیە ئەمە لە بەردانی دەهامی بەڕاستی بەرجەکەم هەیە. یعنی بابی من وتی کچەکەی نەدا بە بێژەن؟ تۆ درۆکەی والله درۆی ناکەم وەڵا درۆکەی درۆی ناکەم ئەمە ساعتین گۆندێ بە قورعانەکە درۆ بکەم خوا هەوت چاوم کۆرەکە ڕوو ڕەشکە لە دنیا بە قیامەت بەتەم کۆمە ساعتی خۆتانە نازانن با پێچت برێم ئەو کچەی دەدەیە چێ نایدی چێ کەت بخۆتە ئەوە دەڕم خواحافیز بەحەقی ئەو خودایە ئەگەر واز لە شیرینی نینی ئەم کەفالەتی دەهامی ناکەم ناوەڵە توێتی نابێن نیشابن ببێژن ئەمە چ ناکەس بە چێ خەوی بینیوە بەخوا من نەیناسم لە کەرکووک بوون وەختی خۆی جیرانی ماڵی باپیرم بوون هەر کاتێ من ئاوا دڵم خۆش بێ ئەزانم یەکی ئەو مەسەلەم تێکەدا وەرە پێش وەی بسمیلە چ دەکەیت بۆغار دەدەی وەرە دەی تۆ ڕاوەستی سعدی بوون لە چێ بوو حەزراوم چگۆت داخوا چ دەدەیت سعدی سەد بوون لەو ماڵە هەیە یەک بوون ئەو هانیە ئەو بوونە لە شوێ ئەمەد لە بابت ناو سیارێ پڕی بۆن نییە کوورە ناو سارە بوونەکان هەمووی خۆم نییە و نازانم چ بۆ لە شتێدا چ بۆ لە شتێدانیا ئەدی باشە بەخوا عەتیکەی ئەو بازاڕی هەولێری پڕی بۆنی تێز نییە کاکا خارەوەرە بۆنە تێستەر لێدێن 1001 ڕۆژ دەمینێتەوە ئەدی نەدیتیەوە لە بۆ ڕێکلامی خێرە ڕا لە دەرکاتە لیمۆ بۆنە چ بوو لێدەم هەی ئاگرتی بەربێرە وەرە کاکە وەرە وەرە کاکە چ بۆ دیسان چ بووە تێدەێگەرێت تاسە لە سزنێ بەر بووە با ئێستراحەتە نا ڕاوەستە سعدی کاکە وەرە دەهام تەماشاکە کاکەس وەرە بوونکە وەرە بوونکە وەرە بوونکە ئەوە بۆنم کرد سعدی ئەو بۆنەی هەبووە ئەسم لە سزنی هاتی بۆ هەندار وەختی قسان لێم سوزانمە گوناحا کورە دەدەیگەرێت دەهام دانیشە ڕۆژێک ئەو مارەی سراحەت دەهام بزانێ یەک پرسیار لێ بکەم دەهام برێ کابراش عاقڵی نییە و ناوخەڵکی زۆر دیت نەتان هێشتا گولتان هێشتا لە بازاری وەچی دەڕۆی ئەوانێ ڕیکلامی دەکەنی بۆنێ دەرێن خاڵە مام وەرە بۆ نەکرد لێ بدنیە 100 تووشی دەبووی هەموو 3 مەتریەک هەیە ئەدی وای نییە کاچی ئەوان و باب زریکە لە کوری چای هەردەم گۆ نییە گۆت و کورە کاکە وەم لێ مەکە نییە من ژنەکە بەغەرە تێدەگە دەرێەوە بۆنە بۆنی چییە وڵا ڕاست بۆ دەکەی لە منتە باشە دەیتەوە بیبڕێنەوە باشە بۆنەکەشی خۆشت دەهام هەوای ئازادیت هەرمژیە ڕەنگوڕوت هاتیتەوە سادی ئەو هاتمە پێ برێم تەواو بریاری خۆمدا ئەی ئافرین یعنی تەواو تەواو ئەوشتم ناوێ کاکە گۆلکەکەم نەکەی ناوی گۆڵچ بینی بەو نەزانەی تو نییە پارەت بە من نهێن نەکەی نەزرەشی کەش بکەی بە خولبارێ بە دەهام کول وازیانی بینە بابە 100 ژنی باشەدا خوشچە و دووشێتە لۆچیە قاید و ڕاید بێعەقل واز لەو درەبینە ئەو درێت و عەقلی نییە ئەگە عەقلی هەبای نییە حەزی لە شیرینی نەدەکرد چ دەرێ پێتان خۆشە واز لێهینەیە ئەرێ وڵای کاکە پێم خۆشە قەوتەوە بەڵای سەرە وەڵڵاهی خۆش بوو لە کۆڵ بۆ باشە و کۆتایی پێ هات خەلاص تەواو قوربانی سمێرە دەبم سڵاو ئەمیرە خان سەرچاو کوڕم بەخێر بیتەوە خەریکی شەکانم بە ئەوە چی بووە سیرەکردم تۆ بڵێ هەستی پێ نەکرد بێ خوای گیان بپارێزە چیتە؟ لیمۆ گیان چیتە کاکە گیان؟ نیشا تەلەفۆنی بۆ تۆ کردووە ئەرە وەڵا کاکە گیانە ویستیشم بۆ باسکەم تەلەفۆنە بۆ بکەم تەلەفۆنی کردوتی نازانم خزمێکی باوکمە ڕفیقێکی باوکمە تێنەگەیشتم بە باشی وتی خەوێکی بینی وە گوایە کە تۆ ئەو نابێ زەواج بکەن ئەو خەوە بەس بزانم چییە یعنی بەس پێم بڵێ ئەوە چ ملشکاوێکە ئەو خەوی بینیوە وەڵی کاکە گیان منیش نازانم پێشم دوتم باوەڕ بۆ شتانە مەکە باوەڕ بە خەوشتی وانە بێ لیمۆ هەرچەند سەیرەکەم ئەی بەم و ئەیهێنم دەستی دایکمی تایە مەسەلە بەخوا کاکە گیان منیش ڕێک هەما بۆ چوونی تۆمەیە بە سعدیشم وتووە خۆ ئاگادارە ئەم ماڵە جێ نانا کاکە گیان ئاوا نابێ ئەی بە قسەی خوشکی خۆ بۆ ناکەی بۆ ناچی پێی بڵێ من ناڕم تۆ بڕۆ پێ بڵێ وەڵڵا کاکە گیان من خۆم تااقەتی دایک بم نییە خۆ تەزانی چۆنە بڕۆ خۆ پێی بڵێ باتە کۆچی آخر کاکە گیان نەیکەی باشە ڕوو بەزم لەو دی و
باشا خوا گەورە ده هسه بابڕێن هەسا قورئان تێکەوتم وا دیارە هەموو شتێک ئاشکرا بووە. بەجددی زۆر عیبە بۆ تۆ دایکە. چاوەڕێی ئەوم لە هەموو کەسێکە کرد بەس لە تۆ نادایکە. چی بووە؟ وات لێ هات. ئەو کارە بەرامبەر ئێمە بکەی؟ لە چی و کەمەدایە تۆ؟ ها؟ نەزانم باسی چیەکەن ئێوە. کوڕێکی گەورە کچێکی گەورەت هەیە لەخوا بەجیابێژیانمان عیبی نییە بۆوە ئەکەی. دوو ڕۆژی تر تۆ بی بە نەنەک توخوا عیب نییە دایکە؟ دوو ڕۆژی تر تۆبی بە خەسوو. چیم کردووە؟ چی کردووە؟ یعنی نازانی؟ دایکە بۆ زەلام بەکرێ ئەگری. ئەشینێریتە لای باوکی نیشا. لەوێ ئەڵێ وەڵا خەوم بینیوە نابێ نیشا و بێژەن بۆ یەک بن. بەڵێ دایکە توخوا تۆ عیب ناکەی ئەو شتانە ئاکەیت؟ بەسە! ئەی باسی چێکەن؟ باسی چێکەی تۆ؟ نیشای چی؟ داوەشێ باشە! ئەوڕۆم جێنەکە نەسێ و بەماڵی تۆشە. نەسۆ! دایکم بۆ وای کرد توخوا گوناحیشە. ئەڵێ تاوانبار کاتێ خۆی تێگەدا کە تاوانەکەی ئەزانێ کەشم بووە. کاکە گیان ئاخر دایکمانە گوناح ئەگەر شتێکی واشی کردبێ نابێ بۆ شێوازە قسەمان لەگەڵا بکردایە. هیمو ئەو کارێ بەرامبەر من کردوێتی لێ خۆشبوون نییە. کاکە گیان نابێ ئاوا قسەی لەگەڵاکەین. ئێستا من دەچم بانگێکەمەوە باشە؟ نە بانگی مەکە. نیمۆ ئەم مۆزوع ئەمە خۆم حەلێکە. ئەوە هاتە. وا لە دەرگای دەدەم بەخێر بێنەوە. شیرە پوشت و کۆی باشی بەخێر بێنەوە. شیرەکی باشی. بەخێر بێەوە. ئەوە چییە؟ ئەو چێ پستە پستەتان لە چێ؟ چ بۆ دیسان چ کەتێک و بەدەستە؟ دیسان بورە؟ هیچ بەختمان نییە. هیچ شۆزمان نییە. وا دەکەی برام سەر بۆ لێ دەکەی. دەزای لۆ دەکەی؟ لۆمە دەکەنەوە. ئەخە تێبگەی شێتم دەکەن. باشە برام بەس ڕاوەستە. ڕاوەستە ڕایت برام قایت. بازم نەبینە. تێبگەێنە خەمزام چ بووە؟ نابێ من تێبگەینی بزانم چی بووە دەستا تێ دەگەینم. ئێدە بڵێ. کاک سعدی ڕازی بە خانیەکەی بکڕی. دەتەوێت ژیانمان خۆش بی؟ تەمام برام حەزم لێ دەتەوێت لەو عەزابەی قوتارمان بی. ئەرێ وەڵڵا. دەتەوێت عەسابکە ئەو دنیای لۆ خۆمان بکەینە باشتر چ سەر ئەو دنیایەی؟ تەمام برام بۆ حەزم لێنە. دەتەوێت پێت برین. پێم بڵێن کاکە ڕازی لاوی. برام ڕاست تێبگەێنن دەڕاوەستم ڕازی دەبم ڕازی دەڕاوەستم ڕازی دەبم بەس بزانم دەڵێن چی. بەخە وعدمان دەدی. ئەوە دەدەم ئابڕوومان چوو دەیم. یعنی بەچ دێت و ڕازی؟ ڕازیمە بە ناچاری ڕازیمە ئەگەر ڕازی نەبم مەگە خۆتان دەکوژن. هەتا پشتمان دەبێتەوە. تەماشاکە چ مەسلحەتینەوەش برای من باشە خوایە جیا ڕحمێکم پێ بکەی خوایە. چییە دیسان کاکە چییە دیسان؟ خۆزدایی زنمەدەی. وإذا تبدأ بكاتم يقول لك والله ساعتي بزاني حياة ما دابا بالقرآن ولا داب سيرة اللي دوما دانا بالقرآن هذوك ما ندرك ئەزانم وەستا بێم سۆراغێکی ئەو کوڕە بکەم بزانمەوە کێ ئەو خەونە و بەزم ڕزمەی دروست کردووە. وديستان داس كل كاكا نبغى خونا يها كل مش نخون نبغى فري بوم كل كاتم لا تلو نجا خونا ئەوان باوەڕیان کردووە بێ بڕۆم بزانم سۆراغێکی ئەو مۆزوع بکەم. أي زقم بيد دوستي معاناة هذوك ما نقول شيء هذوك ما سلطان هذا الجوري مام نەبوویتە. سبكم إسا دروي هذا دروي ئار وەڵا. بس زوبر وكاكا زۆر زوو دێمەوە. كنا بالقرآن وصل ساعتي بزاني حياة وناموس ما دابا نانە بێخەم بە هەر تەواوەکەم دێمەوە. بارت فيها پێمە. دروي لك نيتر پێمە وەڵا پێمە. ولا الراس ناكي پێمە وەستا. دتمي نامەوێ. ولا النبي قصة منكي باش. بسا بسا. لا وتسندو نازم تندها بزانا وسطو فنزار تندها قال له خوبي برودي ان شاء الله عشقة كما سردك بي بهمتي اخوان ده برودي فريد کاکە ستارجان
4 تۆپە تەواو لۆ دەنێرە بە 100 چاو السلام عليكم. شاگردەکەت بنێرە و بە 100 چاو بە 100 چاو خدا 100 چاو کاک سعدی کوی کاکە بەخێراتی کور ئەتکو بۆ گەنی نەبووی لەنە ئەو قماش و کوڕم وەکو سابەتی خۆمە کاک سعدی کوی کوڕم هەتی کەس وها دانیشتیە بڕۆ کورسێ بینە بڕۆ بینە بڕۆ ڕای بینە براد هەر گەورە دەبیتر بێعەقڵتر دەبێت ئێ کاک سعدی چی لێکەم والله زۆری لەگە دەرێم هەندم لێدا عەقڵشی تێک چوو دانیشتەدا و زپەیە چ بوو ئێ کاک سعدی بۆ زەحتان والله زۆر درما خۆشە کاک سعدی یا ڕەبی باش بێت زۆر پێم خۆشە ئەو دووەتان پێکەوە دێ و دەچن کورە گۆ برای یەکن لەبەر یەک ناستە دەرێ کاک سعدی ئەو برامە ئەدی ئەما نییە ئەگەر کراو گەورە ئەگەر گۆشت هێشتیش بخۆ هێشتی یەک ناشتێنی ئەنتیکە کراویشتە ئەرێ والله کاکە ئیشەڵڵاه بێکەوە نییە کاسبی دەکەن و سەرکەوتوو دەبن و مۆفەق دەبن وای بە قسەی من بکە قەت زەرر ناکە ئەدی بەجێ بکە بەجێ بکە بزان کوڕێتان غەڵەت کردیا والله کاک سعدی هەواڵەکەم پێیە ئەگەر بزانی حەدنیە هەموو عالم دڵی پێ خۆش دەبیت چییە مەعاچا کورە لە مەعازی زۆر میوترە کورە ئەو هەواڵە بگەویشتە هەر گەڕەکەشی دڵیان شاد و بەختەوە دەبی چییە دیارە گەڕەکەکە قیرتاو دەکەن دیارە سەوزایی زیاد دەکەن پارتی دروست دەکەن کورە پێم بدەن هەواڵە چییە کاک سعدی ئەگەر بێت و ئەو هەواڵە بڵاو ببیتەوە باوەڕتەبی تەلەڤیزۆن و سۆشال میدیا هەمووی دەزانیتێ زۆ دیارە هەواڵە جیهانیە دیارە کێشەی دنیای حەل دەبی دیارە سین و ئەمریکا و ئێران و هەمیان لە سەیەک مێزی دادەنیشت و باوەش دەکەن هیچ فەرقی نییە ئەو هەواڵە کورە هەواڵە چییە ئەو هەواڵە شیرنی خوشکم ڕازی بوو مێر بەدامی بکە وەڵا دەدا با پێ چ پێ دەری دەهام پەشیمان بیتەوە شتی وایە کورە گوت بۆ هەواڵەدا خۆ دەبیت چ بیتن وامیم تا کردیە لۆ بەدەستە خۆتی پەشیمان بیتەوە شتی وایە بابا شیرین لە خۆی با بسی مێردەشکە بکات داها پەشیمان بیتەوە گوت شیرینم ناوێت بە سوعبەتە وەڵا بەڕاست وانیە ڕایدە قسەی وەرە وانیە بابم دەهام لۆ شیرنی خوشکم دەمرد ئەی کاچی من ئەو کاتی بوو ئەو کاتی وەڵام ئێستا شیرینی لەبەر چاوکات دەرێ لەبەرەوەی کەستا سەرداتان نەکردیە لەبەوەی لە سزنی ماوەکی زۆر لەوێ بوو عەزابی دیت هەدی کاچی من دەستی ناحەزێک لەنە ئەو مۆزوعەی هەیە وەڵا زۆر ناسم ئیلا دەستی ناحەز لەنە ئەو مۆزوعەی هەیە وەڵڵاهی نازانم لۆ خۆ بڕۆ لەگە دەهانی قسەی بکەن ئەمن ئێستا دەچم لەگە داهامی قسەی دەکەم بەس کاک سعدی جێت لێبی ئەگەر بێت و ئەو هەواڵەوە نەبی بوختان بی بەگرا لە سەد ڕادەوەستی هەستا کورە هەستا بڕۆ دەدرێ هەستا یعنی بوختانی دەکەم بڕۆ نەکرد دەهام قەسابی بڕۆن ئەو دەڕۆین ڕای بابڕۆین بڕۆ کورە هاتی تاکوێت هەزار ڕەحمەت لێبی ئەولادەکەت بە ئەولادان داچی هەمیان وەچی خۆت غەریب حال کات مزەفەر بەجددی بەسە تا ئێرەم هات نیشا بۆ منە ینی بۆ منە ئەمە چییە مناڵێکی سەر جادە هاتووە پێتانەڵێ وەڵا نابێش و کا بەبێژن ئێوە شەڵێن تەواو ئەوە مناڵی سەر جادە نییە باشیەوە بگرە ئەوە بنەماڵەی حاجی قاسم شەربەچیە وەختی خۆی هاوڕێی بابم بوونە هەچ کاتێ ئەم بنەماڵەیە خەویان باچ کەسە ببینایە خەوەکەیان ڕازەرچوو منیش ئەم کەسە قەت بە درۆزینی دانانم باگیان درۆەکە تۆ بڕۆی پێ شتیوانە کاک مزەفەر تۆ کەسێکی خوێنەواری تۆ کەسێکی مساقفی کاکە لەوەیە دۆست و دوژمن بێ کاکە من هەزار دوژمنم هەیە بە قوربان یەک دنیا دوژمن منێ کاکە لەوەیە کاتی خۆی کوڕێکیان شتێکیان پێویستی بە ئیمزایەکی من بوو بێ نەمکردبێ کاکە من واسەم نەکردووە بۆیان ئاوا دوژمنایەتیان لەگەڵم کردو ئەیانەوەی نیشا لە من کرد منەوە نازانم کاک مزەفەر بەیانی زوو ماڵەوەمان هەمووی دێنم و دێمە داوای نیشا بابا ئەوە خەولی بە بابمە بینیوە من نیشە نادەم بە تو دەباوکە لۆ باشتر لەم هەفتەیانە پێشەوە بۆ لایەڵی ژمارە و کوڕم دەرێ فەرموو خۆ تاکیدی لێ بکە شاگرد دەواز بێنە کاکە توش هەزار مشکی لە بوومە لا حول ولا قوة إلا بالله ئیش بۆتانەکەمەوە ئیشمێ وەنە تەلەفۆن مەکەن ئەو کوڕی باوکی خۆیەتی پیاوە با جواب داتەوە ئەگەر خەڵتان خوێنی نەکرد بزانە جواب ناداتەوە ئەترسێ ئێخۆ دوای بۆ مەکاتەوە بەخوا بەشا بە دەری بکەم کاک مزەفەر ئەم بابەتە لێرە کۆتایی پێ هات نیشا بۆ منە بێ هیچ ڕێگریەکی ترشم ناوێت ئەوە تۆ لە ماڵەکە من دەست بەرزەکەیتەوە
بەسە بڕۆ دەرەوە باوکە تخۆی لە ئاسۆ نیشا بۆ منە بێ باوکە وای لێەکە ئەزانم لێم عاجزی بەڵام هەریە دایگیان بە قوربانی و فرمێسکانە و بم باشە سێرم کە دڵیە لە کچەکە و عاجز بی بە قوربانە بم دایگیان من ئەمرم تۆ ئاوا عاجز بێزانی سێرم کە دایگیان من داوای لێبردنە لێ یەکەم من شایانی ئێوەریم ئێوەم لێ بکەن دایگیان من داوای لێبردنە لێ یەکەم ئەزانم من غەڵەت بووم کاکیشم غەڵەت بوو بەڵام دایگیان ماڵەکەی من بە تۆ ئاوەدا نازانی تۆ نازی دایکایەتی نازی باوکایەتی واوە بە ئێمە یعنی ئێمە ئاوا بێسمەت بین بەرامبەر بە تۆ تۆ ئاوا ئەو لە ئێمە چاوەڕێیەکەیت زۆر دڵتان شکانە بە قوربانی و فرمێسکانە بم باشە ئەجا خۆتەزانینەوەکە و لە هەموو کەس زیاتر پێویستی بە تۆ بێوە نیە ئەبێ بێتەوە بۆ ماڵەکەی من قەت نایەمەوە ماڵی تو دایگیان ئەو قسەیە مەکە خۆتەزانی من بەبێت تۆ هیچ نیم تۆ هەر ببێتەوە بۆ ماڵی ئێمە ئەجا دایگیان ئەزانم بە تەمام بووی دڵمە حازەکەی بۆ ئێوارە ئەبێ بێتەوە بۆ ماڵی ئێمە و لەگەڵ ئێمە یانام بخۆی دایگیان بە سەعەتی ئەڵێم ماسیەکی گەورە بۆ بێنێ ناهاتم بەزیتر زۆر زۆر تەکلیفەکەی بۆ یەکە دە باشە با بڕێن وتت چی هێنێتەوە؟ وتم ماسی بۆ ئەهێنێتەوە سعدیگیان دە باشە بەزیێجێدەن چی بڵێ با سەلەمۆن بێ سەلەمون هەر تۆ سەلەمون بەسەر هەردوو چاوم تۆ پێشکەوە با بڕێی دایگیان کاکە هەم دەدەی من بەخوای هەموو دڵ خاوێنەکەمەوە ئەتومی دەمن ئەتومی دەمن ئەزیەتە وەڵڵا ئەگۆچێن دەریشی دڵ خاوێنەکەمەوە هەتا دەری بە چاوە دەگە گۆم دێ ئەگۆچێن قایدی براگەت کرد ڕایدی برا گەورەت دوێ کورە ئەم برا گەورەتم هەتی برا گەورەنی بەهەم شتێک لە تو گەورەترە هەتا قەمیسم لە تو گەورەترا کراوم لە تو گەورەترا پاتۆرم لە تو گەورەترا کاڵم لە تو گەورەترا سەرکم لە تو گەورەترا کورە هەتا مێشتشم بس ناوی مێشت و عەقڵی نەیە من لە تو عاقڵترم هێواز دە قسان ببینن ستان دەوێت لۆ هات لێرە دامجان هاتینە گوتمان باسەرەکەت لێدەی دەزانی ئەمە تومان چەند خۆش دەوێت دەزانێت تو چەند مەحبوبی لە ناوەما واز دە قسانە دوینە ئەگەر غەریبیم تا کردبە داهات نەسزنی ئەو هەموو خەڵکە هات باوەڕ دەکەن خەڵک داهات نەمدەناسین دەم کاک داهات کوی لۆ دەبەرسێ کاکە ئیزدعام بوو دەزانێت چ قەرە باریقێک بوو لە ناو سزنێ ئەمن هاتم مەهاتە نەبوو ئەوە هەنزەتە ئێستا پێ برێت ستان دەوێت لۆ هاتینە دەهامی گوڵ کاک دەهامی زە ئەتو شیرینێت خۆش نەدەویست شیرین جەرگ و دڵی تو نەبوو ئێستا هاتینە شیرنی بە کراسی بەرە پێشکەشت بکەین میشه لە خەڵکی تێسو میشه سەر پەنجەکانی نینۆچی واز بینن نابەوێ بە قوڕانە من دڵنیە من جادوو نیشتی دەیکرایە ئەگەر ناتو شیرنت خۆش دەویست کورە ڕقەمی شێخ زەینەدینم بدێ لەکەتدا ڕقەمی سەحاریچی واز دە قسانە بینن جادوو نیشتی لەوانە نەشارتەوە نەکرێ تەواو گۆتم نامەوێ فەترەک بۆ ڕۆیشت کۆتایی پێهات قوربانە دەبم کاکدام کورە هەموومان ناوێران دەبین ئێستا مشتری خانیمان لەو پێیا بوو لێگەڕە بایشەکەمان بڕوە جێ دەنێ گۆتم نامێ کۆتایی پێهات تاقەت نەسزم نەماوە تەواو دەی سەر مێشین بەسە دەی ئێستا هەر ناتەوێ نامەوێ کۆتایی پێهات هەر دەبی بتەوێ دەزانێ قسەی لەسەر قسەی مەکەوە دەزانێ ئەمە چێمە قایت ئەمە ڕایت ئەوەندە بێ لە زاکەتیش نینە با پێت برێم بەس گۆتمان لە بە مەساعەتی خوشکمان بابچی پێی برێ دوێە ئەما تومان بە پیاوزانی بەس دیارێت و دیارە چێ دەترسنۆک دەجواب دەرەوە دەجواب دەرەوە ئەی بزانم کێی ئەی بزانم کێی بە قورعانە بێ کارێکت پێکەم شتی وانە بێ
هەڵی ناکرێت. سارەکەم وی بسم الله کوڕە چتێکی لە پێش دەکەی سارەکەم کوی ئەمە چەند دار بەوتی منێ ئێرە دڵەکەم خۆشم دەلوتی ناگەیدۆ کوڕە خۆشی دەیم چیا ئەو قسانە چیا چتێکی لە پێش دەرگەی دڵەکەم تو بەزە خەمتن دێ ڕقام کوڕە ئەمن چەند جارم بەوتی ڕقەمت نادەمێ وەرە داوام منت خۆش دەوێ وەرە داوام ئەرێ تو دیسان دوکان بەجێشتیا دەتەوێت دەرکەن گیانە والله عادك بعد دركن بس اتوبي بما دواتي تكمل نالي کوڕە دەبڕۆ لێرە بڕۆ حەیامەن مەبەدەی بڕۆ بخير لنا والله أعوذ بالله أو تستكر يا أو تستكر يا برجو لك نيتو أو لولا لقى كسيم قصيدك ها ولا تبولي لولا لقى كسيم قصيدك لو ده فين ها سلت كسيم دوي سلة دوي شغلك ها هم كبتكو جب لا تخوا وبقيت اللي مكتوب أتو كوريشيك كوريشيك ما بجوز أما كل كلمة كس كو يعني تو كنجري لا عاد يقدر شيء هذه بابا دنيا قلت قال ما كسمني بيكسم بيكسي ها باشا تو تسلك سيم دوي تو خوش دخل جل خوش ندي شي شي دايما ما كل باي من تو ساعتك سيم تدخل ها ما ولا تو وزنك ما نيفيش ما بس استبرك انا بردت تدقين بس انا بردت تدقين بردم تدقين هذا كل وانا ابي سارة خوش دوي سارة دينا والبارد بالله شيت شوف شي دات مسارة خوش دوي قال لي زانا يكتاك كسمتها يا زانا كيتو شي من قوة وميمونة والله وبالله دتكوش بيه او ناوي ورا كسم ورا دانش رويداك السبيكر لنا وقبري ها او حمو صالح بخينا وبينا باشا ببي سبب نيا وهاتي ما ميمونه دي لدرجه دا خوجه شارتوا تو تدهي لقري بابا هیچ منیە لەگەری بەس ئەو چەند جارێکە لە جادەی دەیبینم دێ قسەم لۆ دەکا و کوڕێکی زۆر باشە زۆر دڵپاکە كرشي زور باشا كو دزاني ودل باكا ها ئێ بابا پێم نەوتی خزمێکیان لە مەحەدی لەگەڵمە ايه ئەو گوتی ئەوە دڵپاکترین کەسە لە عاشیرەتمان و دوسێ جار قسەشم لەگەڵ کرد کوڕەکە ئەمنی دەوێ ینی ئەمنی خۆش دەوێ بێتە داوام او ها كتيبا بيدرين بابا كاكو كروشي دري من كروشي كاسنيما او ترتورة شي اخرته خوش الدوي بابا ببورە بەس ئەمن هەر ئەوم دەوێ هەر ئەوم دەوێ أعوذ بالله چێ وە دەچی ها تاخیر دێ چێ وە دەچی وەستا چم قماشەکە دۆ بینم وەستا چوم گوتم لە فەش دەخۆم ئەزگم قۆڕی هات دەبستان بتڕێ کورە ڕۆژێت و سێزدە لە فەی دەخۆی بەو قورعانیم هەز دەکەم نەفەر لەگەرە دێ دەخۆن ئەگەنە هومە لە فەیەک و دەخۆیەت و وەستا بکەم بەسیم دەی بەس دەخۆم نیوە بەسە دەی بەسە باوەڕ بکە نییەوە نییە ئەمە دەزانم نییە سوال فۆ مالفەی دەکەی لەو دوکانانە بینەوە پێت ڕادەبێرن وازیان لێ بینە ئیشت هەیە باشە لێم گەڕێ باو حساباتێ تەواو بکەم وەستا سعدی بەری وەستا سعدی پرسیارێکم هەبوو گورە کوڕم ئەوە دەرێم ئیشم هەیە بێدەک بە واز بینە وەستا سعدی پرسیارەکە پەیوەندی بە من وێ هەیە لا حول ولا قوة إلا بالله كورم إيش ما واز بينا وەستا سعدی درم دەتەقی ئەو پرسیارت دەنەکەم بقربان بپرسیارەکەی بکە ترت بتەقی ئەو ناوە هەموو پیس دەبێتن دەی فەرمو بزانم پرسیارەکەت وەستا سعدی پرسیارەکەم ئەوەیە وەستا سعدی ئەم کابرایە عاشقم وەز بە نادەم باس عاشقاتی دەکەی دەبرێ بزانم چیە دەی وەستا سعدی ئێستا کە لۆم دەرکەوت کە خاڵە دەهام عاشق نییە عاشقی ڕاستەقینە نییە لۆ ئەگە خاڵە دەهام ئەگە عاشقی ڕاستەقینە بە وازی لە پلە شیرینی نەدەینە کورە مەمنونم وازی لێ هینایە ئەوە بەڵا ماخراو بەبیری نینەوە کورە ها کورەوە نییە بەبیری بێتەوە دیسانیە تووشی مشکلەما دەکە واز بینە کوڕم
کە دایکم ئاوا بینم خەریکە دڵم وێتە دەرەوانە چی بکەم دەسەڵاتم چیە من حەزە لە ماسی سەلەمون بوو وتم بەسەر چاو ئەوەشمان بۆ کڕیت حەزە لە شت بوو سعدی بۆی کڕیت ئێ باشە بۆ لالوتی لێمان وڵی ناحەقیشی نییە دەکاکە گیان تۆژەم کچە چیە لەم شارەیە ئەو هەموو کچە هەیە دایکم ئەمەی بەدڵ نییە دە تۆش تەواو وازی لێ بێنە بێ شتێ بکەم دایکم دڵی باش بێتەوانێ خوا من دڵم وێتە دەرەوە ئەو دایکم ئاوا بێ لەگەڵما بێ شتێ بکەم دایکم ئیتر ئاوا نەمێنێت خۆزانمە بۆ ڕۆژی لە دایک بوونێتی بەس ئایا قبول یەکا من هیچ شتێکی بۆ بکەم وەڵا قبول یەکا خۆ حەزی لێیەتی بەڵام ئیتر ئەترسم هەروە بمێنێتەوە بەڵێ لیمۆ سعدی گیان چۆنیە؟ سەلامەت بی لیمۆ چۆنی؟ بەساقە بە من باش مەگەر تۆ باش بی یا ڕەبی باش بی چ هەیە؟ وەڵاهی سعدی گیان ئیشێکم تێو کەوتووە ئەو ئیشانەی توش تەواو نابی بەس بیڵێ دەی لە خزمەتم فەرموو بەساقە بم سعدی ئەڵێم خۆتەزانی ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونی دایکمە ئەودا من چ بکەم هەڵپەڕم نەوەڵا شەو هەڵەپەڕی نەگەر بزانین شەو حەفلەیەکی بچووکی بۆکەین ئەمێ تۆ سپرایزێکی بۆ بکەین ئەی خۆ نازانی کە دایکم عاجز بۆ لە من و بێژەن گۆتە چی لۆ بکەم؟ سپرایز سپرایزی لە بۆ ئەمیرەی بکەم مردوو مرێ ئەمیرن دنیایەک تەمەنی هەیە شەڕی ڕەبیعەی لەبیرە ئەمە سپرایز لۆ بکەم هەپی پای توانی لەگە بکەم کچێ عەیبە وەڵڵه لەو ڕدەینی من ناوەشێتەوە عالەم چم پێ بدێ ئێدە سعدیگان قەی چێکە با تەمەنیشی هەبێ ئەویش دڵی پێخۆشە و دڵی هەو جا خۆتەزانی بەخۆ دایک مەڵک چی 14 ساڵە دە سعدیگان لەبەر مناڵەکەمان دیسان هاتیەوە سەلمەنداری ڕۆستەمی زالی لەناو زیچیتی گولە بابە ئەوەینی بازۆ مندالاگای لە چییە هەی مەکرد باز دە سعدی دەی ڕازی بە گورە بابی من چاوەکەم بازم لێبینە هەزار ئیشم هەیە دە سعدیگان ناڵم دایکم عاجزە لێم خەریکە دڵم دەریە بەخوا مناڵەکەشمان بێتاقەتە بێ ئاوە ئەی پێم نەوتی گێش دەرەچێگەر من بێتاقەت بێم ئۆی نبازی سەهاتەوە سەر ئەو مندارە ئەو مندارە لەناو سکتە ئاگای لە هیچ نییە کاکە ئەو شۆ دەبێ من لە ماڵی هەناری بم کاچی من هەناری چی ئەبێ ئەم شەو بیتەوە وەمەکە کورۆمەکە ودوها دەکەی بە قورعان نەفەرەکەت هەل لەگەرەت نانەوەستەکەس لەکوان نییە بەو قورعانی هەل لەگەرتە باشە باشە پێتەک بە باشە تەرتیب دەکەم هەستەوە بەرەوەستا ئەو شۆ ئەمە دەچین داخوازی لە بۆ تو وەڵا دەچی دەخوازی کورە نانە بەقەستی دەزانی چیەوە دەچی بەرەوستا چۆن دەچینە مارە فەقیرەکەی مارە فەقیرەکە فەقیرەکە مەکە کورهاڵە کەس باز نەکەی ئەتوو لەکەن پردە هەناری زای چ دەلی دەلێ دەچینە داخوازی لە سلێمانی ئەکە گوتی کیژەکە چێە برێ جیرانی دوکانمانە برێ خز بەچیان هەیە باشە بەس حەت ئەوەندەها شتێکە باز نەکەی کورە هەنار ئەوەیە مخابەراتە شتلی وەردەگرێت توش نییە کەم عەقڵی ئەدی یەکسەر برێ داخوازی شتکە دەرێ باشە دەبڕۆ ئەتو بڕۆ نییە بڕۆ مالی هەناری ئەمش ئێستادی باشە جانە بڕۆ پارەت پێە ئەدی کۆتا پێ پار دەبی ئافرم دەبە قوربان چاو نەچ ئەو لە ئەولای دەبڕۆ دێ بڕۆ بڕۆ 470 بری ئەمیرە بری عەمری پیرە مەڕەکەت هەیە ئەتو ئیهەدی نییە عید ملات لۆ بکرێتن خوشکم مەگری خوا گەورەیە چۆن نەگریم ئابڕی من تابر عەیە من تابر ئەوزان چیتان لە من کرد حەقی خۆتە هەرچ برێ حەقی خۆتە ئەمە داوای لێبوردن دەکەی داوای لێبوردنی چی بەخوای برام تازە عەیەم چووە من ئەمە گوتم وای دەگەڵ من مەکەن خوشکم مەگریە خوا گەورەیە دەڕاوەستە ئەمەش دەزانم خوا گەورەیە بەس ئابڕۆی من تابرم گوتم وای دەگەڵ من مەکەن هەرچ برێ حەقی خۆتە ئاغ دەهام ئەو دەهامەوەی لی هات بە تۆ ڕازی نەبی هەر ئەو دەهامە نەبوو ببوو عار هەموو عالەم تێگەیشت وەچی خۆشەویستە گەورەکانی لی هاتی و باشە نازانم بچ ئەوە پەشیمان بوویتەوە نازانم بچ ئەوە
ئەدی کار ڕایت لە چیە؟ نازانم تێگە برادێریشی چۆتە دەرێ پرۆژێ تازایان بەدەستا پرۆژەی چێ؟ نازانم بۆ پرۆژێ بەدەستەمیش دەبێت لە ماڵی خەفەتی بخۆم خۆ لەگە خەیری نەچێ دەری؟ نەوەڵڵا تازە ناڵم برادێری تازە پرۆژەی تازە قورد بەسەری قورد بەسەری قایر نۆبەتی پرۆژەیە ئەگوار خەفەتی بدەم بە من و ڕایت با بڕۆ بۆ پرۆژەیە ئەتوش بڕۆ کاک دامم بۆ بێنەوە بە ئابڕووی من بچێەوە ئەدو برینم مەگورێنەوە دەزانم حەق بەتووە بەسە من دەسم عێنازیە و کوڕی دەکەم دەبڕۆ زۆر شکرم بە بەشت خوایە کوڕم بنووسە بێدەنگی جوانی مرۆڤە بێدەنگی جوانی مرۆڤ دایک و باوکەکان کە شەڕێکیان بوو نابێ لە بەردەم مناڵەکانیان دەنگ بەرزکەنەوە بنووسە دێت بەچ پێ دەکەنی کوڕا بەچ پێ دەکەنی ئاهای بنووسە دەی نووسیت بنووسە نابێ لە ماڵەوە دەنگمان بەرز بکەینەوە لەبەرەوەی کە دراوسەکان بێزار دەبن دا ها کوڕم تو لێرە بانگم دەکەی کابراکە سەری کۆڵانێ ئەوەی دوکانەکەی هەیە مارکێتەکە ئەو جێلیە ئاراموز بە ئەمە شتەکە پێ دەڵێم بنووسە وەردێ وەرە پێش بنووسە کوڕم دەرکەی هەستە بڕۆ دەرکەی بکەوزان چێ هەستە چێ ئارام بەرز دەخۆم بڕوانم بەناو خەڵکی فشەی بکەم بڵێم ئەمن فڵانم بۆڵ دێدەدەم بە سەیارە پارە ماڵ و سامانم نام گۆتێ بێم نەتم منەتی کەس نازانم زۆڵ و حرام زادنیم جێگای خۆمە زۆرزانی دەکەمەوە چیەوە کوڕم چیەوە پلانەر لەبەر ئەو گۆرانێم گۆت کەوە مژدەچ خۆشم پێت هێلوت موژدەی خۆش مژدەچ خۆشتری مژدەیە چیە؟ مژدە خۆشەکەم ئەوەیە ئەوە مام سعدی ژنی دیتمەوە والله ژنیش ژن دێنی والله لە چەند دەربووی دیتیەوە؟ سلێمانی بەرێ سادیکە برادر و خزمی لە سلێمانی هەیە خزم نا جیرانە هەیە جیران لە چەند دەر؟ جیرانی دوکانێ جیرانی دوکانێ زۆر باشە وەڵا ئەم نیش دێم نانە پلانەرە تومێ تو دەی کوڕم دەبێ یەکەم جار ژن ببڕێتەوە ئەو جە پیا بچی نانە پێ پلانەر نابێت تومێ وەڵا ئەمن دێم ئەم نەداکە دەچین نا پلانەرە تو دەی لۆخت لۆستێت و کوڕم ئەمە کو دەبێ ژن ببڕێنەوە کوڕم هەستە دەرکێ هەستە کوڕم دەبێ یەکەم جار ژن ببڕێنەوە دەبێ یەکەم جار ژن بستە پێشێ ئەو جە پیا دەدا خۆل بکە پلانەرە خنابینە تو دەی کوڕم دەبێ ژن تەواو بکە أنا أستسعد قرقر مولايا هذا قرقر مولايا رجعنا من لبودي تتوص باس خدايا والله قرنية لو خوش كزادي توص باس خدايا هلا هاي مال بابم ليلى يا بحقي أو خدايا جن ملومة ليشي ديتي توا أي خوايا ده باشا بسا أنا كوي باشم دي كم زاوته دزانم بس سادي وتسيد لنا بيتو بي كود بي منهم سيد زغني جلمان تشيلو دي توا لسليماني وي قول تجينا دكان ما ندي او دكاك اول بازلام ببرين توا او زجمتي شتي ولا شي هبو سعد يكم زار جند برين توا الزلام دتي ما فرقي يكم زار بازلام ببرين توا نابي وزار عكس توا ها نخير نابي دبي جنبي كل ما انا سعدي بزازي هم شان عكس بابا نخير عكس نعم دتم كل كامرا قلت كاكا زاري ما جن عزيزه كم كاكا منو خوش كم دتي كل اخوتي ناس امن ناسن اي انكوش ورن بزمج دتي ملك اوبل كدي تقداي ملك توا اوجنا اللي ناين مو توا ناتش ما بسعدي كل وقت تشد حنا توا ناتش لولو ايه دبي مش بين دبي من داك لولو ايه كل دبي من داك تبين والله يخلص تسير ولدي بس بكت كنت باخذ طواوني كنت باش باخذها مثلا منين انت باخذها برودي تو بابا دي هنا تدرس كذا هسه بابا هسه انت شنو بالك نبي كنا شنو بالك تكراس بزامي خزوني مالي تشيل بردك شو هذا شو هبوا كنا تاني يبقى بابا انت دايشه ولا بابا ينزل قدامي كنا حسته بابا